لەم مەراسیمە پرشکۆیەدا دەساودەسی دەسەڵات لە بینی دوو پیاوی تێکۆشەری گەلەکەمان ئەوانیش هەڤاڵ سامانگەرمیانی پیاوی تێکۆشەر و ڕۆژانی سەختی پڕنەهامەتی گەلەکەمان کە ماوەیەکی دوور و درێژە لێرە هەمومان پێکەوە ئەرکەکانمان ڕاپەڕاندووە. ئەرکی یەکێتی نیشتمانی کوردستان ئەوەندەی توانی بێتمان وەکو برا پێکەوە ڕامان پەڕاندووە. کەسی دووەم کە ئەمڕۆ دەسەڵاتی مەڵبەندی یەکێتی نیشتمانی کوردستان لە گەرمیان ئەگرێتە دەست هەڤاڵ پۆڵە شەهید سیروان تاڵەبانیە. پێم وایە ئەم پیاوە تێکۆشەرە چی خۆی، چی بنماڵەی، چی خەباتی، چی کەسوکاری لە لای هەمووتان ناسراوە و پێویست بە ناساندنی ناکات. دیارەی ڕۆ من ئەمەیە ئەوە بڵێم لە ماوەی ڕابردووە وەکو بەرپرسی مەڵبەند ئەرکەکانی خۆم جێبەجێ کردووە و ئەوەندەی دەتوانامە بۆ بێت هەوڵم داوە یەکڕێزی ناو ماڵی یەکێتی ناو ماڵی گەرمیانەکان بە هەند بزانم و توانیمە ئەنجامیشی بەم و پێم وایە ینی ئەرکەکەم تا ئەمڕۆ جێبەجێ کردووە و ئەو ڕۆژ برای بەڕێزم کاکە پۆڵا خۆتان نەزانن کاک سیروان جگەلەوەی کە پیاوێکی گەورەی میلەتەکەمان بووە، جگەلەوەی پیاوێک بۆ بەڕاستی شۆڕش کە لە دوای شکست یەکێک لەو قارەمانانەی، یەکێک لەو سەرکردانەی، یەکێک لەو کەسە تێکۆشەرانەی، یەکێک لەو کەسانی کە بەڕاستی ینی جێگەی خۆی کردووە لە ناو دڵی گەرمیانەکان و ناوچەکە کاک سیروان بوو. ئەمەرکە کە بە من سپێراوە ینی بەڕاستی ئەرکێکی پیرۆزە، ینی ئەوەی کە لە گەرمیانە بووە لە ڕابردووە لە مێژووی میلەتەکەمانە جێگەی شانازیە، ئەوەی گەرمیانی و گەرمیانیەکان کردویانە لە هەموو شوێنێک هەموو تاکێکی گەرمیانی شانازیەکە بۆ مێژووی کە گەرمیانەکان هەیە. ئەم پیاوە قارەمانانەی کە دانیشتون بەشێکی زۆریان کابینی هەمووی پیاوی ڕۆژ سەختەکان بوون، پیاوی قارەمان بوون، چێوانەی لە ناو شار بوون، چێوانەی لە شاخ بوون، چێوانەی ڕێخستن بوون، چێوانەی کە هاوکاری شۆڕژ بوون. من ینی بۆ من شانازیەکی گەورەیە بتوانم خزمەت بکەم لەم گەرمیانە و ئەوەی پێم بکرێ لەوەی کە حەق و حقوقی گەرمیانەکان مافەکانیان خزمەت لە بواری خزمەت گوزاری لە بواری لە هەر مەجالێکە کە پێمان بکرێ بۆ ئەم گەرمیانە ئێمە ئەوەی کە لەسەر شانمانە جێبەجێ بکەین.